خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نوێیاتم وڵاتان بۆ باسکردنی فیلم و زنجیرەکان. بۆ ڤیدیۆم جارە هەوڵ دەدەم خوێندنەوەک بۆ نوێترین فیلمی ئەکتەری خۆشەویست سەلمان خان بکەم کە فیلمێک لە جیهانی بۆلیوود سکایندەر. ئەو فیلمێکە بەڕاستی بۆی بوونی سەلمان خانەوە چاوێکی زۆری لەسەر بوو، بەڵام دوای بڵاوبوونەوەی ئەو سەرکەوتنەی بەدەستنێنە کە بینەر بەتایبەت هاوادارانی سەلمان خان چاوەڕوانی بوون. ئەو فیلمە جیاواز لە فیلمەکانی تری سەلمان خان لە ڕووی چیرۆکەوە، بەڵکو لە ڕووی کەسایەتیان، لە ڕووی کارکتەری سەلمان خان لە ناو چیرۆکەکە بەتەنیا کار ناکاتن، بەتەنیا پشت بەخۆی نابەستێتن. ڕاستە لە کۆی چیرۆکەکە دەبینین کە سەلمان خان کەسی یەکەمە، بڕیاردەری کەسی یەکەمە لە ژیانی خۆیدا، بەڵام دەبینین جیاواز لە فیلمەکانی تر ئەم جارە سوپایەک لە پشتێتی کۆمەڵی پاسەوانی بێزی هەیە و کەسێکی پارەدار و گەورەیە و لەلایەکی تر کە خاڵێکی زۆر گرنگی کارکتەری سەلمان خانە لەو چیرۆکەدا، ئەویش خەڵکەکە، خەڵکی ئەو ناچێکە سەلمان تێدایە هەموو خۆشیان دەوێت، چونکە کەسێکە تەنەبی لە خۆی ناکاتەوە، کەسێکە یارمەتی چواردەرەکە و خەڵکە ئاساییەکە دەداتن. و جیاواز لە فیلمەکانی تر سەلمان خان کەسێک نییە لە ناو سوپا هات بێت و دژی گەندەڵەکان بوەستێت، و کەسێکی هەژار نییە بەرامبەر ناداتپەروەری و نەعەدالەتی بوەستێتەوە، کەسێک نییە بەتەنیا یاخود کەسێکی چینی خوارەوەی کۆمەلگا بێت و دژی بەرزەکان شەڕکات، دژی دەسەڵاتدار و پارەدارەکان شەڕکات، بەڵکو ئەم جارە سوپایەک لە پشتێتی و کەسانی خۆشەویستی چواردەوری و خەڵکەکە هەموو پشتگیری دەکەن. و ئەگەر بۆی ئاسانتر لە چیرۆکەکە تێبگەین، دەتوانین چیرۆکەکە بکەینە دوو بەش. بەشی یەکەم بەر لە مردنی خێزانەکەی و بەشی دووەمیش دوای مردنی خێزانەکەی، ئەو گۆڕانکاریانەی کە لە کەسایەتی سەلمان خاندا لە ناو چیرۆکەکەماندا ڕوودەداتن. دیمەنی یەکەمی فیلمەکە دەبینین کە دیمەنێکە لە نێو فڕۆکەدایە و گەنجێک دەبینین لەگەڵ ژنێک، کەوا گەنجەکە دەیەوێت سوکایەتی بۆ ئافرەتە بکات و چونکە ڕابردووی ئەو ئافرەتە دەناسێت و دەزانێت ڕابردوویکی خراپی هەیە، خراپێک بەڕادەیەک کە کەسایەتی ئەو ئافرەتەی زۆر خراپ نیشانی ئەوانە دەدات کە ڕابردووەکەی دەزانن. بۆیە ئەو گەنجە بۆ حەزی خۆی هەوڵ دەدات بەکاری بێنێت و سوکایەتی پێ بکاتن، بەڵام دەبینین کە هەرچەندە ئەو ئافرەتە ئێستا لەو گۆڕانکاری بەسەردات و کە لە خراپەوە گۆڕاو بۆ باش وە لە کەسێکی ئازنزم ئێستا خاوەن ماڵە و دەیەوێت کوڕەکەی پەروەردە بکات بە شێوەیەک کە ببێتە دایکێکی باش، بەڵام ئەو گەنجە بۆ حەزی خۆی وەکو باسم کرد دەیەوێت بەکاری بێنێت و سوکایەتی پێ بکاتن، بەڵام لە ناو فڕۆکەکە سەلمان خان هەیە و دەرسێکی باشی ئەو گەنجە دەدات، بەڵام دواتر دەبینین کە ئەو گەنجە کوڕی وەزیری هیندە کە کەسێکی هەم گەورە و پارەدار، هەم کەسێ وەزیرێکی ترسناک و خۆپەرست و چاوبرسیشە. دوای ئەو ڕووداوە وەزیر دەیەوێت بە هەر شێوەیەک بێت ئەو لەکەی کە بەهۆی ڕووداوەکەی ناو فڕۆکە بە کوڕەکەیەوە نووساوە کە هەم کوڕەکەی لەکەدار کردووە، هەم خۆی لەکەدار کردووە، ڕووبەڕووی سەلمان خان ببێتەوە و بیکوژێت و ئەو پەڵەیە لەسەر عایلەکەی و ناوبانجی خۆیان پاک بکاتەوە، بەڵام بێ ئاگای لەوەی کە سەلمان خان پاشایەکە بۆ خۆی هەم کەسانی بێست و هەم پارەدار و هەم خەڵکەکەی زۆر بە خۆشەویستی و پارێزگاری لە سەلامەتی سەلمان خان دەکەن. جا ئەگەر باسی بەشی یەکەمی فیلمەکە بکەین کە خۆمان کردومانەتە دوو بەش بۆ جوانتر لە چیرۆکەکە تێ بکەین. بەشی یەکەمی بەر لە مردنی خێزانەکەی سەلمان خانە کە ناوی سانجایە لە فیلمەکە، بە ڕۆلی سانجای بەشدارە. سەلمان خانیان سانجای کەسێکە زۆر مەشغوڵە بە کارەکەیەوە، با بڵێن بەو بازرگانەیەکەوە هەیەتی و زیاترین کاتەکانیشی بۆنە دەبەخشێت بە چواردەورەکەی، بە خەڵکە ئاسایەکە، بە یارمەتیدانی هەژارن، بەڵام بێ ئاگایە و لەبیر دەکات کە کاتی زیاتر بە خێزانەکەی ببەخشێت. زۆرترین کاتێک خێزانەکەی پێویستی پێێتی یاخود دێوە شتێکی نیشان دات و قسەیەکی لەگە بکات، بەڵام سەلمان خان ئەو کاتەی نییە بەوی ببەخشێت، هەرچەندە کە خۆشی دەڵێتن هێشتا کاتێکی زۆرمان ماوە بۆی پێکەوە بەسەری ببین،
بەواتای ئەوەی کە گەنجن و تەمەنێکی زۆرتریان لە پێشە، بەڵام بێئاگای لەوەی کە مردن کارت و ساتی نییە. بۆیە ڕۆژێک کە لە کارگەی تەقەمەنیەکەی دەتەقێتەوە و خێزانەکەی بە خراپی بریندار دەبێت و دوجار دەمرێتن، ئیدی سەلمان دەکەوێتە بارودۆخێکی خراپی ویژدانیەوە بەرامبەر بە خێزانەکەی، چونکە ئەسەف و وجدانی ئازاریدا بۆچی کاتی زیاتری بە خێزانەکەی نەبەخشیەوە و زیاتر لەگەڵی نەبووە، لە کەسایەتێکی باشی هەیە بەڵام خێزانەکەی پشتگوێ خستووە. لەولا شۆ دەبینین کە وەزیر هەموو کارێک و هەموو ڕێگایەک تاقی دەکاتەوە بۆ ئەوی لە سەلماخاندا بدات و بیکوژێت و تۆڵەی کوڕەکەی بکاتەوە. و بەشی دووەمی فیلمەکە کە دەکاتە دوای مردنی خێزانەکەی، جا خێزانەکەی بەرلەوەی بمرێت وەکو بڵێ وەسیەتی کردووە یاخود فۆرمێکی پڕکردوەوە کە دوای مردنی جەستەی دەبەخشێت، بە تایبەت دڵی و سینگی و چاوەکانی. جا دوای مردنی سەلماخان ڕازی دەبێت بەوەی کە ئەو فۆرمەی کە خێزانەکەی پڕی کردوێتەوە ئەوش ڕازی بێتن پێی. ئەوە دەبێت کە دڵی بە یەکێک و وەسیەکانی بە یەکێکی تر و چاوەکانیش بە کەسێکی تر دەبەخشێت. جای دوای ئەوەی کە سەلمان لە بارێکی دەرونی زۆر خراپدایە کە ویژدان ئازاری دەدات، بۆی کە بەرامبەر بە خێزانەکەی کەمتەر خەم بووە و کاتی زیاتری پێ نەبەخشیوە، بۆیە ئارەزووی ئەوە دەچێتە ناو مێشکی کە سەردانی ئەو کەسانە یاخود ئەو کەسانە لە نزیکەوە ببینێت کە ئەندامەکی خێزانەکەیان بەکارێ ناوە و لە مردن ڕزگار بوون و ئێستا دەژین. بۆیە دەبێت سەفەری مۆمبای بکەن، چونکە هەر سێ کەس لە مۆمبای دەژی، ئەو شارێکەوە وەزیر تێدا باڵەدەستە و هێزێکی زۆری هەیە. بۆیە لەگەڵ چوونی بۆ مۆمبای دەرگای ڕووبەڕووبوونەوەکان زیاتر دەکرێنەوە. دواتر دەبینین کە کوڕەکەی وەزیر هەوڵ دەدات سەلمان بکوژێت، سانجای بکوژێت، بەڵام بۆی هەڵەیەکی خۆیەوە دەبێتەوەی مردنی. جا مردنی کوڕەکەی وەزیر زۆر تووڕە دەکات و بیر ناکاتەوە حەقی بۆی دانیا خەتای چێ بووە. گرنگەوەی سەلماخان هۆکارە، سانجای هۆکارە، بۆیە دەوێت بە هەر ڕێگایەک بێت سەلماخان بکوژێت کە ناتوانێت بە ئاسانی ڕوبەڕووی ببێتەوە. بۆی ئاشکرا دەبێت کەوا خێزانەکەی ئەو شتێک کردەوە، بۆیە دەیەوێت ئەو سێ کەسە بکوژێت کە ئەندامێک لە ئەندامەکانی خێزانەکەی سەلماخانیان بەکاری ناو ئێستا لە ژیاندان. بۆیە هەموو ڕێگایەک دەگرێتە بێت بۆ ئەوەی هەر سێ کەس بکوژێت بەهۆیەوە ئازاری سەلماخان بدات. بەڵام سەلماخانیش ئیدی دەستی لە هەموو شتێک بەرداوە و هەموو کاری ئەوەیەکەوە ئەو سێ کەسە بپارێزێت و لە دەستی وەزیر و بژین بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی یادگاریەکانی خێزانەکەی بە شێوەیەکی ڕۆحی لە ژیاندا بمێنێتەوە، کە ئەوە گرینگە بۆ سەلماخان و دەردەدڵێکە کە خۆی بۆ خۆی دروست کردووە کە بەڵێ ئەگەر وا بکاتن ئەو کەسانە لە ژیاندا بژین و سەلامەت بن، وەکو ئەوەیە کە خێزانەکەی زیندوو بێت و وەکارێکی باشی بەرامبەر بە یادگارێک لە یادگارەکانی خێزانەکەی کردبێت. بۆیە بە هەموو شتێک دەکات بۆی ڕێگری بکات لە وەزیر تاوکو دەستی نەگات بەو سێ کەسە. وا دەبینین لە مۆمباش وەکو شارەکەی خۆی بووەتە پاشایەک، چونکە سەلماخان کەسایەتێکیە کە یارمەتی دەوروبەر یارمەتی هەموو کەسێک دەدات بەبێ جیاوازی، کە ئەوش زۆر خۆشەویستی کردووە لە لای خەڵکی. جا ڕووبەڕووبوونەوەکان دەبنە ڕووبەڕووبوونەوەی ڕاستەقینە و لێرەوەش ئیدی فیلمەکە وە چیرۆکەکە سپۆیل ناکەم بۆ ئەوانەی کە هێشتا بینەری نەبوونە، چونکە پرسیاری جەوەری فیلمەکە ئەوەیە پاشایەک هێزی هەبێت سەر دەکەوێت یاخود پاشایەکە بەجددی خەڵکەکەی لە پشتی بن، کە پرسیاری جەوەری فیلمەکەیە بە بڕای من. بۆیە حەز دەکەم ئەو چیرۆکەی کە ماوە باسم نەکرد خۆتان ئەزمموی بکەن و بیبینن و وەڵامی ئەو پرسیارش دەستان بکەوێت کە کۆی فیلمەکە کە بە بڕای من ئاراستەی دەکات کەسێک هێز و پارە و دەسەڵاتی هەبێت یاخود کەسێک کە ئەگەر پارۆشتیشێ بێت بەڵام خەڵکەکەی پشتی بن، خۆشەویست بێت لە لای خەڵک کامیان سەر دەکەوێت. بەجددی فیلمەکە لێکدانەوەی زۆر هەڵدەگرێت، ئاماژەی زۆر بەجێ دەهێڵێت و وانەی زۆر باشی تێدا بۆ بینەر بۆ ئەگەر بتوانێت ئەزمموی ئەم کات و دەرسیان لێوە فێر ببێت. ڕاستە فیلمەکە لە بۆکس ئۆفیس شکستی هێنا، بەڵام بەو مانایە نییە کە چێژ نەبەخشێت، بۆ وانایە نییە کە وانەیەکمان فێر نەکاتن، چونکە ئاڕیان شتێکی لە هیندستان کە بەڕاستی چەند ڕۆژێک بەر لە بڵاوبوونەوەی فیلمەکان خاستن خانەکان یاخون ئەکتەرە زۆر دیارە و بەنابانگەکان
هەواداریانەیە و دژیشیانە جا ڕەخ نەگر کە سەرتا فیلمەکە دەبینێت چۆن وەسفی فیلمەکە دەکات زۆربەی جار بە گوێرەی وەسفی ڕەخنەگرەکانە یعنی من سەیرم پێ دێتن فیلمێک باڕێتیجی کەم بێت تۆشانی ئەوەیە بیبینی ئەگەر خراپ بێت ئالەمەسالن ئەگەر باشیش بێت وانەیەکی گرنگەوە بەڕاستی فیلمەکانی خانەکان بە تایبەتی ئەگەر چیرۆکەشیان خراپ بەڵام بای ئەوە چێژە دەداتێکە کاتی خۆتی بۆ تەرخام بکەیت جا فیلمەکە باسی پیاوێک دەکات کە ڕوبەڕووی تۆڕێکی گەورەی مافیایی و گەندەڵ دەبێتەوە لە پێناو خەڵکی ئاسایی لە وڵاتێکدا کە نادەتپەروەری تێدا بەرقەرارە نادەتپەروەری تێدا زاڵە پیاوێکی ئاسایی پیاوێکی ئاسایی نیە سەلمەخان لە فیلمە ببورن پیاوێکە کە پاشایەکە بۆ خۆی هەموو کار و هەموو هەوڵی بۆ ئەوەیە یارمەتی چواردەورەکەی بدات ڕاستە خەریکە بەکاری خۆیەوە بەڵام بەرهەمی کارەکەی خۆشی بۆ یارمەتیدانی ئەوانی ترە بەڵام ئەوەی بەلای منەوە جێگای سەرنج بوو ئەو ناڕێکێ لە کەسایەتی کارکتەرە سەرێکیەکەمان کە کەسێکە کاتی هەیە بۆ خەڵکی تر بەڵام کاتی نییە بۆ خێزانەکەی یارمەتی ئەوانیتی دیدە بەڵام لە بیری چۆتۆ کاتی زیاتر وە گوێ لە خێزانەکەی بگرێتن بۆچی بۆ شێوەیە ناڕێکی لە کەسایەتی کارکتەرەکەمان دەرێنەر بە ئەنقەز وای کردوت تەنیا بۆ ئەوەی کاتێک خێزانەکەی دەمرێت سەلماخان تووشی ئەو بارودۆخە ویژدانی قورسە ببێتەوە بۆ ئەوی کۆ چیرۆکەکانی تری لەسەر بنیاد بنێن بەڵام خۆ دەکرا بە شێوەیەکی تر بیکوژێت و هەمان کاریگەری هەبێتن بەڵام بە بڕۆی من شتێکی باش نەبوو تۆ کەساتیەکە دروست کردوکە لە دەرەوەی ماڵ پێرفێکتە لە ماڵەوە لەو دیوە کە بەشەکەی تریتی کە بەشە گرنگەکەی هەر ئینسانێکە لە ئێمە من بمیان تۆ بیان هەرچێ بێت بۆچی وا بێ ئاگا کەسێک ئەوەندە زیرەک بێ لە دەرەوە لە ماڵەوە بۆچی وا بێ ئاگا هەموو کات و هەموو ژیانی تەنیا بۆ دەرەوە ئەدی ماڵۆش تۆ ئەگەر یارمەتی دەرەوە بدۆی بۆ ئەوی هەژارن یاخود نەخۆشن یاخود پێویستیان پێ بەڵام لە ماڵەوەکەت لە خانۆکەی خۆشت کەسێکەیە ئەگە زیاتر نەبن کە پێویستیان بە ئاگایی هەیە پێویستیان بە یارمەتی هەیە پێویستیان بە کات هەیە بۆی گویان لێ بگریت بەڵام سەلماخان کۆی ئەو شتانە تەنیا بۆ دەرەوە بەکاردێنێت وە بێ ئاگایە لە حاڵی خێزانەکەی بۆیە دوای مردنیشی تووشی ئەو باردۆ خۆی وژدانی قورسە دەبێتەوە وە جوانترین دیمەن وە کاریگەریترین و بەمانەترین دیمەن بەلای منەوە ئەو کاتە بکە یەکەم جار سەلماخان ئەو ئەفسەرە دەبینێت کە وەزیر دەینێرێت بۆ گرتن و بۆ کوشتنی لەو دیمەنە قسەیەکی یەکجار جوان دەکات کە بە بڕای من وتەیە کە دەربارەی کۆی چیرۆکەکە کە دەرێنەر وە فیلمەکە مەبەستێتی بگەێنێت کە بە ئەفسەرەکە دەڵێت دەستگیرت دەکەم ڕۆژێک لە ڕۆژە ئەوش دەڵێت ئەو هەڵانەی کە بەنیاز پاچی ئەنجام دەدرێن بەخشراون ئەو هەڵانە نابەخشرێن کە بە نیەتی زیانگەیاندن بە بەرامبەر ئەنجام دەدرێتن چونکە بینیمان لە ناو فڕۆکە یەکەم دیمەنی فیلمەکە سەلماخان بە ڕقۆ لەو گەنجە نادات بەڵکو وانەیەکی فێر دەکات بە شێوە ڕووبەڕووی دەبێتەوە کە گەنجەکە مەبەستی سوکاتیکردن بوو بە یەکێکی تر سەلماخان بۆ خۆی تەنیا بۆ خاتری ئافرەتەکە ڕووبەڕووی ئەو گەنجە بووە بۆیە مەبەست سەلماخان لەوەیە کە من بەنیاسپاکی ئەو هەڵەیەم کردووە بۆیە ئەو هەڵەیە من بەخشراوە کە لە کۆتایەکەش و ئەو وەڵامەوە وەردەگرین بەڵێ قسەکەی زۆر جوانە و وانەیەکی زۆر گرنگە ئەگەر بتوانین لێوێ فێر ببین ئێستا کاتی ئەوەیە لە خۆمان بپرسیم بۆچی فیلمەکە شکستی هێنا ڕاستە بە پلەی یەکەم بەر لە بڵاوبنەوەی هەر فیلمێکی هیندی سەر بە جیانی بۆلیود ڕەخنەگران چ ڕێتینگێک دەدەم بە فیلمەکە چند ڕۆژێک پێش بڵاوبوونەوەی کاریگەری ڕاستەخۆی هەیە بەسە فیلمەکەدا بەڵام دووەم دەبینین کە بە پلەی دووەم لاوازی چیرۆکەکە ئێمە لە بابڵین لە 2014ەوە ئەو جۆرە چیرۆکە تەقلیدیانە لە فیلمەکانی سەلماخاندا دەبینین بۆی بینێت چاوەڕوانی بە تایبەت هاوادارەکانی چاوەڕوانی چیرۆکێکی جیاوازتر بوون لە سەلماخان و خاڵی سێمیش کە وەکاری شکستەکەی بە بڕوای من ئەکتینگی کارکتەرەکان بە شێوەیەکی گشتی خراپ بوو بەڵام ئەکتینگی سەلماخان زۆر خراپ بوو سالبوونەوەیکی زۆری پێوە دیار بوو کە بەڕاستی بەلامۆسێری بوو وەکەوەی کە بە زۆری هێنا بێتیان ڕۆلی پێبجێڕن لە فیلمەدا و دووەم کەسایەتی کە زۆر بەڕاستی لاوەز و خراپ بوو ئەویش وەزیر بوو کە
کە بەڕاستی ئەوەندەی لە گاڵتە جارێک دەچوو ئەوەندە لە کەساتێکی خراپ و ترسناک نەدەچوو کە ئەوە هۆکارە سەرچەکانی شکستی فیلمەکە بوو بە بڕوای من. و شتێکی تر دەربارەی فیلمەکە دوای بینینی فیلمەکە دەمەوێت بیڵێم ئەوەیە کە تاکە کەمتەرخەمی سەلماخان چی بوو هەرخۆی باز دەکات کە دەڵێتن وا بیرم کردەوە کە کاتێکی زیاترمان هەیە من و خێزانم بۆی دواتر بتوانم قەرەبووی ئەو کاتانە بکەمەوە کە ئێستا ناتوانم بۆی تەرخام بکەم بەڵام دڵنیا بنەوەی کە مردن کات و سات نازانێت و وە خۆشەویستانت تەمەنی خۆشەویستانت هەتایی نییە بۆیە گرنگترین کات کە بە خۆشەویستان و ینی جێگەکانتی ببەخشی ئێستاە نەوەکو سبێنی چونکە ئێستا تێدا دەژین وە بوونی هەیە سبێنێ غەیبە و نادیارە کەس ناتوانێت سبێنێ دەژیتن یاخود دەمرێتن بۆیە گرنگترین کار ئەوەی کە کات لە ئێستا بدێ بەو کەسانی کە گرنگیت پێ دەدەن چونکە سبێ ڕۆژێک کە دەمرن گرنگ نییە نە ئەوان هەستی پێ دەکەن ئەگە گرنگیان پێ بدەوە نە تۆش دەتوانیت ئەو ئارامیە بەدەست بێنیت کە سەرەتا دەبواە کاتەکەتی پێ ببەخشی. یوام خۆشی هەمووتانە تا فیلمێکی تر تا زنجیرێک تا ڤیددیۆکی دێمە وڵاتان هەر لە خۆشی دابن و سەرفراز بن.